ڕۆژ باش جەمال ڕۆژی تۆ هەموو بینەران و بیسەرانی کورسان 24 باش ئێمە ئەمڕۆ لە چوارەمین ڕۆژی شەشەمین پێشانگەی نێودەوڵەتی بۆ بەرهێنان و خانوبەرەوە لە کۆتا ڕۆژ ئامادەین ئەمانەوێت لە کۆتا ڕۆژدا هەم دەرەنجامەکانی هەم ئەو وردەکاریانی دیکە کە ماوەتەوە لە ڕێگەی ئستۆدیۆی کراوی کوردستان 24ەوە بخینە ڕوو بۆ بینەران و بیسەران. پێشانگەی ئەم ساڵ هەمان شێوەی ساڵانی پێشووتر سەرکەوتوو بوو و هەنگاوەکانیشی زیاتر بەرەو پێشەوە چوو سەرکەوتنی زیاتری بەخۆیەوە بینەوە هەڵبەت ئەمە جگەلەوەی کە ڕێخستنێکی باشی بۆ کرابوو ئامادەکاریکی باشی بۆ کرابوو و تەواوی ئەوە بەرهێنەرانی کە لێرە بە پرۆژەکانیان بەشداریان کردووە کەسانێکن کە بە دڵسۆزی کارەکانیان کردووە. ئەو پرۆژانی کە لێرە نمایش کراون ئەو پرۆژانن کەەوە بەرهێنێک ئەنجامی داوە زیاتر سەرنجی خستۆت سەر بەرهەمی ناوخۆ سەرنجی خستۆت سەر کوالیتیکی بەرز و باش تا بتوانێت ئەو پرۆژەی کە نمایشیەکە لە هەولێر لە تەواوی پارێزگاکانی دیکە لە کوردستان بەگشتی بتوانێت باشترین نمونە نیشان بدات تا سەرنجام کوردستانێکی بەهێز و ئاوەدان نیشان بدرێت. ئێمە لە چوارەم ڕۆژ لەگەڵتانە بین ئەمڕۆ لەگەڵ وەبەرهێنێک دانیشتوم کا گفتوگۆکەین ئەمەوێ بزانم یەکێک لە وەبەرهێنەرانە بدوێنین کە ئایا ئەوان زیاتر ئەیانەوێت چی پێشکەشی هەرێمی کوردستان بکەن. ڕاستە هەر وەبەرهێنێک کە کاتێک ئامانجێکی و بازرگانیەکە و سەرمایەکی گرنگی خۆی ئەخاتە گەڕ و ئەهێنێت ئەی خاتە خزمەت هاوڵاتیان و دواتر هەموو ئەمانە لە خزمەت هاوڵاتیان و دواتر جوانکردنی شاردایە ئەمە پێویستی بەچیە. بۆیە من بەڕێز عەدنان خێرۆڵام لەگەڵا بەڕێزانک و وەبەرهێن و خاوەن پرۆژەیەک لێرە لەگەڵمانان ڕۆژ باش کاک عەدنان. ڕۆژی جەنابیشت باش و هەروەها ڕۆژی هەموو بینەران و بیسەرانی کوردستان 24 باش بێتن. زۆر سپاس بۆ جەنابەت. زۆر سپاس زۆر بەخێر بن. من لە ڕنگ و ڕووی بەڕێستان و خاوەنی پرۆژەکانی دیکە بینم کە سپاس بۆخوا گەرم و گوڕێکی باش هەیە و ئەمە نیشاندەریەوەیە کە ئێمە لە کوردستانێکی سەقامگیر ئاوەدان پڕجوڵە و بازرگانیدا سەرڕای ئەو هەموو ئاستەنگەی کە دروستەکرێت لەسەر ئاستی دەرەکی بەڵام ئێمە بەردەوامین. چی وای کردووە کە ئێوە بتوانن دەستکراوە بن لە ئەنجامدانی پرۆژەکانتان؟ دووبارە سپاس بۆ جەنابەت. بەڕاستی هەموو بەرهێنەرەکان ئەمڕۆ لێرە دڵخۆشیان پێوە دیارە. من زۆر جار باز دەکەم کە پێشانگای نێودەوڵاتی هەولێر کە دەکرێتەوە دەکرێت وەکو جەژنی وەبەرهێنەران ناوی بینین. ئەوەش دەکرێت ناوێکی نوێ بێتن بۆ ئەم پرۆسەیە کە ساڵانە دەکرێت. جوانە. بەڕاستی کردنەوەی ئەو پێشانگانە هۆکارێکی زۆر باش بووە هەم بۆ وەبەرهێنەرەکان و هەروە هەم بۆ ئەوانەی کە دەیانەوەیەکێکی نیشتەجێبوون بکڕن. لێرەدا هەمویان کۆکراونەتەوە هێنراونەتە شوێنێک دانراون هەر کەسێک کە بیرۆکەی کڕینی هەیە دەتوانێتن بێت لێرە پرۆژەکان ببینێت و هەروەها بتوانێتن یەکەیەکی نیشتەجێبوونی گونجاو بۆ خۆی هەڵبژێرێتن. بۆیە پێشی بچینە سەر هەموو هەر پرسیارێک کە جەناب بدەیکەی پێم باشە لە ڕێی کەناڵەکەی جەنابتانەوە هەموو ئەو خەڵکە ئاگادار بکەمەوە و پێیان بڵێم بەڕاستی پێویستە بەشداری ئەو پێشانگایە بکەن. تەنانەت ئەگەر بیرۆکەی کڕینیشت نەبێتن بابەتێکی زۆر باش دەبێت بۆ ئەوەی بتوانیت بزانی سێکتەری خانوبەرە لە ئێستادا لە چه قۆناغێکدایە. دروستە. ئەوە شتێکی زۆر گرنگە بەنسبەت پرسیارەکەی جەنابیشت بەڕاستی سەرەڕای هەموو ئەو بربەستانەی کە هەیە جا ناوخۆی بێتیان دەرەوە بیان ئابووری بیان سیاسی بێتن. سپاس بۆخوا کوردستان هەر لە ئاوادان بوونەوەدایە هەروە ئاوادان دەکرێتەوە. ئەوە شتێکی زۆر باشەوە گرنگترین نقطەیە گرنگترین خاڵە بۆ ئێمە کە بتوانین بەشێکی گرنگ بین لە پێشکەوتنی وڵاتەکەماندا بە تایبەتی لە کەرتێکی گرنگی وەکو کەرتی خانوبەرە. ئەوە شتێکی زۆر باشە هەم بۆ ئێمە هەم بۆ وڵاتەکەی خۆمان بەڕاستی شانازی پێوە دەکەین و پێی سەربەرزی. باشە ماندوو نەبن و بەردەوام بێگومان هەر یەک لە ئێوە لەوە بەرهێنەرانەی دیکە کە لێرن ئەتانەوێت باشترین پێشکەش بکەن. من ئەبینم کە کێبڕکێکی باش لە سوودی کڕیاردا هەیە لێرە ئەمە نیشانی دڵخۆشیە. ئێوە ئەتوانن یان ئەتانوێت لە چ ڕێگەیەکەوە لە کێبڕکێکەکەدا بێنە پێشروتر و هەنگاوی زیاتر بنێن؟ خۆی کێبڕکەیەک ئەگەر لەسەر حسابی ئەوە بێتن کە بەرامبەرەکەت قازانج بکات یاخود هاوڵاتی وڵاتەکەت قازانج بکاتن بەڕاستی من بە کێبڕکەیەکی زۆر باشی دادەنێم و لە ئێستاشدا هەم تەیدێک بۆ قسەی جەنابەت بەڕاستی ئەوە لە پرۆژەکانی کوردستاندا بەرگشتی دەیبینم. جا زۆربوونی وەکو بڵێ هەم خواستە هەم خستنە ڕوویە. لێرەدا خستنە ڕوویەکی زۆر هەیە هاوڵاتی دەتوانێتن
هەموو ئەو پرۆژانە کە ئیشیان تێدا دەکرێتن و ئێستا لە ئیشکردندان دەتوانانی شتێکی زۆر باش بکە بۆ ئەوە یەکێکی نیشتەجێبوون هەڵبژێرێتن. ئێمەش لەو وەکو کۆمپانیای خۆمان کە ئیش دەکەین و لێرە توانیمانە دەستێکی باڵامان هەبێ بەڕاستی لەسەر خواستی ئەو خەڵکە پرۆژەکانمان دروست کردووە، چونکە ئەوە پرۆژەی سێمە کە ئیشی تێدا دەکەین و دروستمان کردووە. هەموو ئەو بابەتانەمان کۆ کردەوە کە خەڵک داوای چ دەکاتن، جا لە ڕووی دروستکردنەوە بێت، لە ڕووی نرخەوە بێت، لە ڕووی شێوازی فرۆشتنەوە بێت، توانیمان هەمووی بکەینە یەک پاکێج بۆ ئەو پرۆژەیە کە ئێستا لە بەردەستماندایە و هەروەها ڕەچاوی ئەو بارودۆخی ئێستاشمان کردو وەکو جەنابیشت باست کرد. ئەو بارودۆخە ئابووریە کە ئێستا هەیە توانیمانە ڕەچاوی ئەوە بکەین لە چەند شێوازێکەوە لە ڕووی نرخەوە توانیمانە نرخێکی گونجاو بدا بنین بۆ ئەوەی خەڵک بتوانێتن بیکڕێت. ئەوە یەک. دوو، لە بابەتی شێوازی فرۆشتنە ئێمە زۆر پەلە ناکەین لە خەڵک بۆ ئەوەی پارەیەکی زۆرمان بداتن، نەخێر قستێکی زۆر باشماندانەوە بۆ ئەوەی زۆرینەی خەڵک بتوانێتن سوودمەند بێتن و ببێتە خاوەن یەکەیەکی نیشتەجێبوون. باشە. خواستی خەڵک و بازار چۆنە ئێستا جگەلەوەی ئەمە ئەوە بزانم ئایا باشە یاخود خراپە خواستێکی زۆر هەیە و ئەو خواستی کە خەڵک هەیەی چی و چییە، داواکاری کڕیار چییە لە ئێوەی خاوەن پرۆژە؟ بەڕاستی دوێنێ بەبوورە ڕۆژی یەکەم کە بەڕێز جەنابی سەرۆک وەزیران سەردانی کردن من خۆشم قسەم لەگەڵی کرد و هاتە سەر ستەیجەکەی ئێمە و زۆر پرسیاریشی کرد و زۆر بەوردی چووە ناو بابەتەکانەوە کە ئایا هەمان پرسیارەکەی جەنابەت بۆ خەڵک چی دەوێتن، ئایا خواستی خەڵک چییە لەسەر پرۆژەکاندا. من هەموو شتەکانم زۆر بە تەفاسیلی پێگوت، زۆر بە ڕوونکردنەوەیەکی باشم بە جەنابیاندا و زۆر بە باشی گوێی لە بابەتەکە گرت. ئەوە دڵخۆشکەر بوو بۆ هەمویان بەڕاستی نەک بۆ ئێمە کە سەردانی هەموو شوێنەکانی کرد. ئەوەی کە خەڵک ئێستا دەیەوێتن وەکو باسم کرد بۆ جەنابەت ئەوەیە کە بتوانیت بە پێی خواستەکانی ئەو بڕۆیت. ئەوە بابەتێکی زۆر گرنگە. ڕەنگە لەو کاتانەیدا کە بارودۆخی ئابووری باش بوو لەو کاتەدا شتێکی زۆر زەحمەت نەبووە بۆ ئەوەی بتوانی کڕیارەکە بۆ خۆت بهێنی، بەڵام لە ئێستادا هەم پرۆژەکان وەک جەنابەت باست کرد زۆر بووینە و هەروەها بارودۆخی ئابووریەکەش بەڕاستی هەمومان دەزانین بەو جۆرە نییە. ئێمە تەمەنا دەکەین و ئەو پرسیارەشم لە جەنابی سەرۆک وەزیران کرد، دڵنیایەکی زۆری داینێ کە بەڵێ لە نزیکترین کاتدا بارودۆخەکان دەگۆڕێن و هەروە ئەو شتەی ئەو معاملەی کە ئێستا لەسەر وڵاتی مە هەیە بە دڵنیایەوە کۆتایی دێتن و هەموو شتێک بەرەو باش بوون دەچێت. باشە. لەبەر بارودۆخی ئابووری کاریگەری هەبووە لەسەر کوالەتی پرۆژەکان؟ وەکو کوالەتی نەخێر چونکە دەمەوێت ئەو ڕوونکردنەوەی بدەم بەڕاستی لەم ساڵانەی دواییدا کە ئێمە چەند ساڵێکە لە ساڵی 2019 من لەناو ئەو بوارەدام لە ساڵەکانی دواییدا بابەتەکان زۆر بە شێوەیەکی ئیجابی گۆڕاون. لە ئێستادا دەستەی وەبەرهێنان و هەروەها هەموو ئەو فەرمانگانەی کە تایبەتن بەوەی کە چ کوالیتیەک لە پرۆژەکاندا بەکاردێتن زۆر بە باشی ئیشی خۆیان دەکەن. ئێستا ئەگەر ئەو پرسیارە لە جەنابیشت بکەم ڕەنگە هەمان ڕێی منت هەبێتن، ماوەیەک پێش ئێستا چەند ساڵێک پێش ئێستا زۆر پرسیاری کوالیتی دەکرا، زۆر خەڵک پرسیاری لەسەر کوالیتی هەبوو کە کوالیتی پرۆژەکان بەو جۆرەیە نین، بەو جۆرە باش نین. بەڵام ئەگەر ئێستا من هەر لەو 4 ڕۆژە پرسیار لە جەنابەت بکەم ڕەنگە هەمان ڕێی منت هەبێتن کەم کەس هەیە باس لە کوالیتی دەکات، چونکە کوالیتی ئێستا شتێک نەماوە تۆ قسەی لەسەر بکەیت لەبەر ئەوەی ئەو کۆدانەی ئەو ستانداردانەی کە ئێستا دانراون و ئیشیان لەسەر دەکرێتن هیچ قابلی دەستکاریکردن نین. یعنی بۆ نمونە کە جەنابی سەرۆک وەزیر هات پرسیاری سەوزایی کرد بەڕێز دکتۆر محەممەد شکریش لەوێ بۆ هەر ئەویش هەمان قسەی کرد وتی ئێدێمە ستانداردێکمان داناوە سەتا ئەوەندە نابێ ڕێژەی سەوزایی کەمتر بێتن کەواتە کە تۆ بابەتەکانت بەرەو بە ستانداردکردن برد بە یاسایەکت بۆ دانا ئیتر گۆڕانکاری تێدا ڕووناداتن حتا لە کوالیتیشدا ئەوە جێی دڵخۆشکاریە بەڕاستی ئێستا کەوتۆتە سەر سکەیەک و بۆ خۆی دەڕواتن کوالیتی دەبێ ئەوە بێ مەوادەکە دەبێ ئەوها بێت بۆن منە کۆنکریتەکە دەبێ ئەوها بێتن شتەکان زۆر بە جوانی دانراون ئیدی هیچ کەسێک بۆی نییە کوالیتی خراپ دروست بە کوالیتیەکی خراپ پرۆژەیەکی نیشتە جێبوون دروست بکاتن ئەوە زۆر جێی دڵخۆش کار ئاسانیکی باش ئەکرێ بۆتان لەلایەن دەستەی وەبەرهێنان و وەبەرهێنان و حکوومەتی یاریێمی کوردستانەوە خۆی ئەو پرسیارە هەر ئەم پێشانگە دەتوانێت ئەو پرسیارە ڕوون بکاتەوە ئەمە جێ دڵخۆشیە زۆر بە جوانی ئەو پرسیارە دەتوانێت ئەو پرۆژەیە کە دەیبینیت ئەو پێشانگە کە دەیبینیت ئەگەر ئاسانکاریەکی باش نەکرێت ئەگەر هەمویان هاوکار نەبن ئەو هەموو پرۆژەیە چۆن ئێستا دروست دەکرێت ئەوە هەر جگەلەوەی کە چەندین وەبەرهێنی بیانی لێرەیە ئەمە هەر بۆ خۆی پاڵپشتی و ڕاکێشانی وەبەرهێنی بیانی نیشاندەری ئەوەیە کە کاراسانی کراوە ئێوەی وەبەرهێن ئێوەی خاوەن پرۆژە ئەتوانن بەو پشتقایمیە بچنە وڵاتێکی دیکە پرۆژەکانتان نمایش بکەن بەڕاستی ئێمە هەموو وەبەرهێنەرێک خەونی ئەوەی هەیە بەرنامەی ئەوە هەیە کە وەبەرهێنانی خۆی
بە نێودەوڵەتی بکاتن هەموو بەرهێنەرێک ئەو خاونەی هەیە بەڵام لە ئێستادا کە ئێستا حالیان کاری لەسەر دەکەین ئێمە لە وڵاتی خۆمان پێویستمان بە یەکەی نیشتە جێبوون هەیە پێویستمان باوەیە کەشتی جوان دروست بکەین کەوا بەرهێن شتێک بکەین کەوا بەرهێنەری بیانی بێت لێرە کار بکاتن ئەوە یەکێک لە خاڵەکانی سەرکەوتنی ئابووری هەر وڵاتێک ئەوەیە کە تۆوە بەرهێنەری بیانی بهێنیت بەڕاستی من زۆربەی پێشانگاکان نێودەوڵەتیەکان چوم نامێ ناوی وڵاتەکان بینم بەڵام پارساڵ بە بەشداری پێشانگایەکم کرد بە ڕێژە 105 هەتا 100 وە بەرهێنەری ناوخۆی بوو هەموو وە بەرهێنەرەکانی تر بیانی بوون هاتبوون کاریان دەکرد ئەوە دەبێتە هۆی سەرکەوتنی هەر بوارێک جا پیشەسازی بێت یا خودخانوبەرە بێت یا خود هەر باواری کرد بێت ئەگەر تۆ وە بەرهێنەری بیانی قەناعەتی پێ نەکەی با بڕوای بۆ دروست نەکەی کە بێت لە وڵاتی دۆوە بەرهێنار بکات بە دڵنیاییەوە تۆ ئیدی شتێکی دیاری کراوە سنووری خۆی هەیە بەڵام بۆ دەرەوە هیچ سنوورێک نیە دەتوانین لە داهاتوودا پشتیوان بەخوا و هەروەها بە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ئێستاشدا زۆر بە بەرهێنەرە لە دەرەوە ئیش دەکات پرۆژەی زۆر گەورە دروست دەکات ئێمە قۆناغێکی زۆر باشمان تێپەڕاندووە بەڕاستی لە ساڵەکانی دوایی داهێناومانە لە ئێستاش وا بەردەوامین لەسەری و زۆربەی جار خەڵک پێم دەڵێت تۆ زیاد لە حەد گەشتبینی لە بابەتەکاندا بەڵام بەڕاستی زۆر گەشتبینم لە داهاتووی وڵاتی خۆم لە داهاتووی کوردستان لە بواری کەرتی خانوبەرەدا چون کەشتی زۆر باش دەکرێتن و دەرگاکان بەڕووی کۆمپانیا بیانیەکاندا کراونەتەوە ئەوە یەکێکە لەو خاڵانەی کە ئەوە جێ دڵخۆشیە بۆ ئێمە وەبەرهێنە ئێوەی وەبەرهێن بە چه میکانزمێک هەوڵەدەن کە هاوسەنگیەک ڕابگرن لە نێوان کەرتی خانوبەرەدا جا لە جۆرەکانی لە ڕووی شوقەوە بێت ڤێلاکان بێ خانوو بێت و هاوکات جگە لەوەی ئەمە هاوسەنگیەک هەبێ لە هەر جۆرێکدا هاوسەنگیەکیش ڕابگرن لە نێوان نرخەکاندا بۆ چین و توێژە جیاوازەکان بۆ ئەو بابەتە بەڕاستی پێویست دەکاتن حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر دەستێکی باڵای هەبێتن بۆ ڕاگررتنی ئەو هاوسەنگی کە جەنابەت باز دەکەێت چونکە هەموو شتێک خواست و خستنا ڕوە دەکرێت تا ڕادەیەک خستنا ڕوو زیاتر بێتن لە خواست بەڵام ئەگەر ئەو ڕێژەیە زیاتر بوو ئەو گاوپە زیاتر دروست بوو کێشە دروست دەکاتن هەم بۆ نرخەکان هەم بۆ وەبەرهێنەرەکان بەڵام تا ڕادەیەکی زۆر لە قازانجی کڕیارە بەڵام تۆ ئەگەر وەبەرهێنەرەکەت دڵنیانە بێتن لە ماڵی خۆی و لە کارکردنی خۆی تۆ وەبەرهێنەرێکی زۆر لە دەست دەدەیت ئەوە خاڵێکی زۆر گرنگە و هەروەها پێویستە باسی بابەتێکی تریش بکەم هەم ئیزافەیەک بۆ قسەی جەنابەت بە بانکی کردن پێویستە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوێکی زۆر باش بنێتن بۆ ئەوەی کڕیارەکان بتوانن لە ڕێی بانکەوە کە لە ئێستادا لە بابەتی هەژماری مندا هیوادارم دەستێکی باڵا هەبێتن سەرۆک بەڕێز جەنابی سەرۆک وەزیران بتوانێتن ئەو ئاسانکاریە بۆ خەڵک بکاتن لێرەدا هەم وەبەرهێنەر قازانجی خۆی دەکاتن و دڵنیایە لە سەروەتی خۆی هەم ئەوەشی کڕیارەکەش دڵنیایە لە بابەتەکەی خۆچکە پارەکە لە ناو بانکدا دەنرێتن و باوەڕیەکی زیاتر دروست دەکاتن ئەوە خاڵێکی زۆر گرنگە ویستم لە بیری نەکەین باسی بکەین بە بانکی کردن بابەتێکی زۆر زۆر گرنگە بۆ وەبەرهێنەرە کاک عەدنان لە هەمان پێشەنگا کە من و تۆ گفتوگۆمان کرد ئەو کات بە شێوەیەکی بەرفراوان هەژماری من تازە دەستی پێکردوواتە بە شێوەی ئێستا بەرفراوان نەبوو بەڵامەوە ئەبینین ئەمساڵ لەو ماوەکەمەدا چەند پرۆژەکە گەورە بووە و لە خزمەت هاوڵاتیاندا بینیشمان چەندێک ڕێگری لێکرا و چەند دژایەتی کرا بەڵام هێشتا ئێستا بینین کە هەر ئەو کەسانی کە دژایەتیان نەکرد لەسەر ئاستی دەرەکی و ناوخۆش ئێستا خۆیان پێویستیان پێوەیە ئەمە لەبەرەوەی بەڕێستان وکو بەرهێنێک من وەکو هاوڵاتیەک کڕیارێک هەر کەسێکی دیکە هەمومان پێویستمان بۆ بێ کێبڕکێ یاخود شان بەشانی پێشکەوتنەکانی جیهان بەشدار بین ئەوەی حکوومەت هەرێمی کوردستان و کابینەی نوێم کردوێتی ئەمە نیشاندەریەوە بووە کە با هەرێمی کوردستان لەو ڕەوتە پێشکەوتنە دوانەکەوێت وەکو ئێستای بینین کە پرۆژەی ڕووناکیش هەیە کاتێک کە پرۆژەی ڕووناکیە بینین ئەمە جێی دڵخۆشیە پرۆژەکەی بەڕێستان کاتێک کە وێلایەک یاخود بینایەک شوقەیەکی نیشتەجێبوون هەیە پرۆژەی ڕووناکی بۆچێت ئیدی ئێوە لەم خەرجیە زۆرە ڕزگارتانە بێ کردوین ئێستا هەموو گۆڕانکاریەکی گەورە دژایەتێکی زۆری دەکرێت هەر گۆڕانکاریە کە بتەوێتن لە وڵاتدا بیکەیت گۆڕانکاریەکی گەورە بێتن بەڕاستی دژایەتێکی زۆری دەکرێت هەموو پرۆژەکان ئەوانەیە کە ئێستا واجبەجێ کراون دژایەتێکی زۆریان کرا بەڵام ئەنجامەکانمان دیت ئێستا من نمونەیەکت بۆ باز بکەم پرۆژەکەی ئەوەی کە من ئیشی لێ دەکەم هەم فریاگوزاری ئەوەی کە بۆ هەولێر دابین کرا کە ئەوە شتێک بوو لە هیچ وڵاتێک دەتوانم بڵێم نەکرا بوو لە ماوەیەکی زۆر کەم دەتوانی ئەوە پڕ بکاتەوە وە زایدەن بابەتی کارە باش
پێش ئێستا ئێمە زۆر خاڵمان باز دەکرد دەمان گوت ئێمە کارەوەی 24 کاتژمێریمان هەیە ئێستا ئەو خاڵە نەماوە ئەو خاڵە کە پێویست ناکە باسی بکە یعنی هەموو کەسێک دەزانێتن کە کارەبا 24 کاتژمێرەتەوە ئەوە گرنگترین خاڵ بوو ئەوانە هەمووی بەڕاستیت پێ بڵێم خاڵی زۆر گرنگن سەرڕای هەموو کوڕیەکیش من نامەوێتن لێرە تەنها باشیەکان باز بکەم هەموو وڵاتێک لە دنیادا کاری باش دەکاتن کەم و کوڕی هەیە تۆ بتەوێتن چواردەورەکەت هەمووی ناحەزت بێتن و دژمنت بێتن ناتوانانی بێکەم و کوڕیش بی یعنی ئێمەش کەم و کوڕیمان هەیە دەوڵەتی خۆشمان وڵاتی خۆشمان بەڵام گرنگ ئەوەیە نیەتی دروستکردن هەیە بەڕێز جەنابی سەرۆک وەزیران کە بابەتێک باز دەکاتن جێبەجێ دەکات ئەوە گرنگترین خاڵە بۆ ئێمە ئێستا ئێمە کە ساڵی پار کە پرۆژه ڕووناکی هات ناشمەوە زیاتر لە کاتی جەنابەت بکەن بەڵام بۆ پرۆژه ڕووناکی یان بۆ پرۆژه فریاگوزاری کە بە خەڵکمان دەگوت کارەبای 24 کاتژمێری دێتن زۆر ڕێژەیەکی زۆر هەبوو باوەڕی نەدەکرد بەڵام ئەم ساڵ کە دێتەوە دەڵێ وڵا قسەی خۆتان هێنا ئەجی بەڵێ هات ئێستا بێگومان ئێستا لە کوردستانێکی زۆر دروست بە لە نێوان ئێمە و کڕیاردا ئەگەر لەگەڵ لە هەروە بەرهێنەرێکیش بپرسی لە ئێستادا ئەو سیقە و متمانە و باوەڕیەک کە لە پێش ئێستادا لە نێوان کڕیار و فرۆشیاردا یان پرۆژە و کڕیاردا نەما بوو لە ئێستادا زۆر کەم بۆتەوە ئێستا ئەو متمانەیە زۆر بەباشی دروست بووتەوە ئێستا من ڕێژەی فرۆشتنی ئەو ساڵمان دەتوانم بڵێم سەرڕای قەیرانەکان فرۆشتێکی باشمان هەبوو لە پێشانگاکە کە لە ساڵەکانی دیکە کەمتر بوو هۆکارەکەی نەبوونی متمانە بوو نەبوونی چەند بابەتێک بوو یەک لەوانە متمانە بوو بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە لە هەموو پرۆژەکانیش پرسیارم کردو هەمووی دۆست و برادرن دەڵێن بڵێ ئەو متمانەیە دروست ئەمەش بێگومان ئەم هەوڵانە بە یەک لایەن ناکرێت بەوە بەرهێنێک ناکرێت بە ئەندازیارێک ناکرێت بە هاوڵاتی و بە هەر کەسێکەکرێت دوجار ئەم متمانە و دەست لە ناو دەستا ئەبێتە هۆیەوەی کە ئێمە کوردستانێکی بەهێزتر بنیاد بنین تا بەرەنگاری هەموو ئەو دەست و هێزانە و ببینەوە کە بەردەوامی دژایەتی هەرێمی کوردستانەکەن و چاویان پێی هەڵنایە بەڕێز عەدنان خەروڵا بە هیوام کە هەمیشە کوردستان ئاوەدان بێت و ئێوەش لە کوردستانێکی ئاوەداندا بتوانەوە بەرهێنانی زیاتر بکەن سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ جەنابیشتان زۆر سپاس بۆ ئێوە